سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی شەشەم. بووم بە مامۆستا لە ئەڵمانە. لە ساڵی 1325 هەتاوی واتە 1946 زاینی مەدرسە لە ئەڵمانە کراوەتەوە، بەڵام لە چاو ئەوەی کە ئەو ماوە دوور و درێژە مەدرسەی هەبووە، خەڵکەکەی زۆر مەیلیان نیشان نەدەدا منداڵەکانیان بخوێنن. تا ئەو کاتە کە من بووم بە مامۆستای ئەوێ، تەنیا 2 یا 3 کەس لە خەڵکی دێکە کلاسی 6یان تەواو کردبوو. لە حاڵێکدا هێندێک لە دێهاتەکانی تر چەند کەسێک گەیشتبوونە خوێندنی باڵا لە شارە گەورەکانی وەک تاران و تەورێز. ئەڵمانە دەیەکی گەورە بوو، منداڵی مەدرسەیی زۆر بوو. خەڵکی ئاوایی خۆیان 2 ژووریان بۆ مەدرسە دروست کردبوو، ژوورێک بۆ کلاسی دەرس و ئەوی تریان بۆ مامۆستاکە کە تێیدا بژیت. زۆر شت وەک ساڵانی پێشوو بوو کە خۆم لەوێ دەرسم خوێندبوو. لەگەڵ منداڵە گەورەکان چەند ڕۆژێک خەریک بووین تا مەدرسەکەمان خاوێن کردەوە و سواخماندا. منداڵێکی زۆر ناونووسیان کرد، بە تەنیان نەمدەتوانی بە هەمویان ڕابگەم. مێز و کورسیش کەم بوون. هێندێک لە منداڵەکان تەنەکەی بەتاڵی نەوتیان لەگەڵ خۆیان دەهێنا بۆ ئەوەی لەسەری دابنیشن. گەچمان ئەوەندە نەبوو کە بتوانین لەسەر تەختەکە پێی بنووسین. لەباری ئیداریەوە ئەڵمانە سەر بە بەشی سەوڵاوا بوو. بۆ هەر کار و پێداویستیەک دەبوو چەند جار هاتوچۆی ئەوێ بکەم. بێجگە لە مامۆستایەکی تر، کتێب و مێز و کورسی زۆر پێویست بوون. زۆر جار لەو هاتوچۆیانەدا یەکێک لە خوێندکارانم لەگەڵ خۆم دەبرد. ئەو ماوەیە کە تەنیا بووم ئەرکم زۆر بوو. هەر لە بەیانی ساعت 8 تا ئێوارە درەنگانێک لە مەدرسە دەبووم. منداڵەکان زۆر بوون و بە تەنیا پێڕانە دەگەیشتم. دوای تێپەڕبوونی ئەو هەموو ساڵە هێشتا دەوڵەت کارێکی ئەوتۆی بۆ خوێندنی منداڵان نەکردبوو، بۆ وێنە بنەماڵەکان دەبوو خۆیان سوتەمەنی زستان دابین بکەن. وەک زەمانی خوێندنی خۆم، پاک و خاوێنی بانگوشی و بەفرماڵینی مەدرسە لە ئەستۆی منداڵە گەورەکان بوو. زۆری خایاند تا کەسێکی تر وەک هاوکارم هاتە ئەڵمانە. لەو ماوەیەدا 2 هاوکارم بۆ هات کە زۆر بیرەوەری خۆشم لێیان هەیە. هەردووکیان زۆر دڵسۆز و فیداکار بوون. یەکیان بەهمەنی ئامۆزان بوو. ئەو ساڵە کارەکانمان زۆر باش بەرەو پێش چوو، هاوکاریەکی پڕاوپڕمان پێکەوە هەبوو. کەسی دووهەم فەرهادی فەرجاد خەڵکی شاریست نەبوو. لەگەڵ فەرهاد نزیک بە 3 ساڵ هاوکار بووین. فەرهاد ئینسانێکی زۆر تێگەیشت و دڵسۆز بوو. هەموو گیانی لێوە و لێو بوو لە خۆشەویستی و دڵسۆزی بۆ خەڵکە. فەرهاد لە پێناو خزمەت بە هەژاران و بێبەشاندا لە گیانی خۆیشی درێغی نەدەکرد. لە ڕەوتی هاوکاری و هاوڕێیەتی ئەودا زۆر شتی گرنگ و بە نرخ فێر بووم کە لە 2 ڕۆژی خەبات و تێکۆشانمدا بەکارم هاتن. بەهۆی ئەوەوە لەگەڵ بنەماڵەکەی و هەروەها لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی تێکۆشەر ئاشنا بووم. فەرهاد دواتر لە ڕیزی کۆمەڵەدا درێژەیدا بە هەڵسوڕانی سیاسی و دوای هێرشی دووهەمی هێزەکانی ڕژیم بۆ سەر کوردستان دەستگیر و دوای ماوەیەک ئەشکەنجە تیرباران کرا. لە ئەڵمانە هاتوچۆی خەڵکم زۆر دەکرد، لەبەر ئەوەی کە یارمەتیە سەرەتاییەکانی پزیشکیم دەزانی ڕۆژانە دەچوومە ماڵان یان ئەوان دەهاتنە لام. زۆر دەستی بریندار و سەری شکاوم هەڵپێچاو لەو کارەدا تا ڕادەیەک ئەزمونم پەیدا کردبوو. بە یارمەتی چەند کەس لە هاوڕێیان کە لە شارەکان لە نەخۆشخانە کاریان دەکرد و هەروەها کەڵگوەرگرتن لە بیمەی خۆمان، دەرمانی زۆرمان دەکڕی و دەماندا بەوانەی وە پێویستیان پێی بوو. لە ئەڵمانە ڕۆژێک لە ناکاو خوێنی لوتم بەر بوو. لای زۆر دوکتور و ئەملاو ئەولا چووم، عیلاج نەکرا و ئازارێکی زۆرم کێشا. شەوێک لە سنا ئێجگار حاڵم خراپ بوو. دوکتور کوتبووی ئەگەر زوو نەگاتە تاران دەتوانێت جێی مەترسی بێت. بەو شەوە ئەمین بلیتی فڕۆکەی کڕی و لەگەڵ دایکم چوینە تاران. ماوەیەکی زۆر بۆ چارەسەری لەوێ لە ماڵی پورەفاتم بووین. دایکم هەموو حەوتویەک دەچووە دیداری کاک فواد، بەڵام ئێمە ئیجازەمان نەبوو.
بەشی دووهەم جوڵانەوەی شۆڕشگێڕانە لە ئێران. ساڵی 1357 هەتاوی واتە 1970 زاینی وردە وردە ئاڵ و گۆڕ لە کۆمەڵگای ئێراندا هەستی پێدەکرا. دەنگی ناڕەزایەتی زیاتر دەبیسترا. خەڵک ئیتر وەک پێشوو خۆیان نەدەخواردەوە و قسەیان دەکرد. زەخت و زۆری ڕژێمی پاشایەتی وەک جاران نەمابوو. لە کوردستانیش جوڵانەوەی خەڵک دەستی پێکرد بوو. لە مەریوان بە بۆنەی پێشینەی خەباتی جوتیاران و چالاکی بەرەیەک لە شۆڕشگێڕان هەلومەرج بۆ کاری سیاسی لەبارتر ببوو. لە مانگی جۆزەرداندا ئێمە ژمارەیەکی زۆری مامۆستایانی مەدرسەکانی شار و دێهاتی مەریوان بۆ بیرروڕاگۆڕینەوە سەبارەت بە هێندێک بەرنامە و پلانی ئیدارەی فێرکردن و بارهێنانی حکوومەت لە تەنیشت دەریاچەی زرێوار کۆبووینەوە. جارێ هێشتا بە بۆنەی زەخت و زۆری ساواک نەدەکرا بە ئاشکرا کۆبوونەوە لە ماڵان بکرێت. دوای ئەو کۆبوونەوەیە یەکەمین نامەی ناڕەزایەتی خۆمان بۆ ئیدارەی پەروەردە نووسی و داوای جێبەجێکردنی خواستەکانمان کرد. کەسانێکی زۆر لە کۆبوونەوەکەدا بەشدار بوون کە بەداخەوە ناوی هەمویانم لەبیر نەماوە. ئەوانەی وا دێنەبیرم ڕەوف و عەلی کۆنەپۆشی، حوسێین پیرخزرانیان، ئەبە دارابی، جەلال نەسیمی، محەممەد مرادی ئەمینی، ئەحمەد ئەمیری، فەرەج شەهابی، حەمە نووری، عەبدوڵڵا نەسان و ئەسەد نەودینیان، هومایون گودازگەر، مەجید حوسێینی، عەتا ڕۆستەمی، عەلی ناسرابادی، موسا و مەحموود شێخولئیسلامی، عەبدوڵڵا ئەمین و حوسێین مستەفا سوڵتانی و من بووین. بارودۆخی ئەو کاتی مەریوان لەگەڵ شوێنەکانی تر هێندێک فەرقی هەبوو. جموجۆڵی خەڵک زووتر دەستی پێکرد. ساڵەکانی 1356 و 57 هەتابی واتە 1970 و 78 زاینی دوو ڕووداوی گەورە و شۆڕشگێڕانە لە مەریوان ڕوویاندا کە ڕەنگدانەوەیەکی زۆری هەبوو. یەکەم کۆچی خەڵکی ئاوایی داسێران بوو کە بۆ دەربڕینی ناڕەزایەتی ئاواییەکەی خۆیان بەجێهێشت. خەڵکی ئەوێ کێشەیان لەگەڵ ئاغاکان بوو، بەڵام کاربەدەستانی ڕژیم لە ئاغاکان پشتیوانیان دەکرد. دووهەمین ڕووداویش ئەوە بوو کە زیندانیە سیاسیەکانی بەندیخانەی سنا مانیان لە خواردن گرتبوو. لەم ڕووداوانەدا چالاکانی سیاسی دەوری بەرچاویان هەبوو. کۆچی خەڵکی داسێران. خەباتی خەڵکی زەحمەتکێشی داسێران دژ بە ئاغاکان 8 ساڵ درێژەی هەبوو. زۆر جار هەموو پیاوەکانی ئاوایی زیندانی دەکران و ژنان دەهاتنە مەیدان و کاری دەشت و دەر و باغ و بێستان و کشت و کاڵیان بەڕێوە دەبرد. شۆڕشگێڕانی مەریوان بە شێوەی جۆرا و جۆر پشتیوانی ئەو بزوتنەوەیە بوون. ئەو خەباتە لە کێشەی نێوان جوتیار و ئاغاکان تێپەڕی بوو، ببوو بە ململانەی نێوان خەڵک و حکوومەت. خەڵکی داسێران ساڵی 1356 هەتاوی واتە 1970 زاینی بۆ دەربڕینی ناڕەزایەتی خۆیان بەرامبەر بە سیاسەتەکانی حکوومەت دیەکەیان چۆڵ کرد و چوونە سەر سنووری ئێران و عێراق. زۆرێک لە چالاکانی سیاسی لە کوردستان و لە شوێنەکانی تری ئێران کەوتنە هەڵسوڕە. لە ئاکامی ئەم تێکۆشانە و هەروەها یارمەتی هەمەلایەنەی کەسانی وەک سدیقی کەمانگەر کە پارێزەری دادگایان بوو، کۆچەکە لە هەموو ئێران دەنگیدایەوە. دکتۆر جافەری شەفیعی لە تەورێز نووسراوێکی سەبارەت بەو کۆچە نووسی بوو کە عارفی نادری لەگەڵ خۆی هێنابووی بۆ مەریوان. ناوەرۆکی نووسراوەکە ڕێنوێنی خەڵکی شار و دێهاتی مەریوان و ڕووناکبیران بوو کە بە چه شێوەیەک پشتیوانی و دفاع لە خەڵکی داسێران بکەن. ئەم نووسراوەیە کاردانەوەیەکی باشی هەبوو. خەڵکی داسێران سەرکەوتن و بە حەقی ڕەوای خۆیان گەیشتن. من لە کۆکردنەوەی هێندێشت بۆ خەڵکی کۆچکەر و هەروەها لە بڵاوکردنەوەی بەیاننامە و ئاگاداریەکان سەبارەت بەو بزوتنەوەیە بەشدار بووم و چەند جار بۆ دیدار و چاوپێکەوتن لەگەڵ خەڵکی داسێران تا سنوور چووم. مانگرتنی زیندانیە سیاسیەکان لە زیندانی سنا. کاک فواد دوایین ساڵی حکمی زیندانی لە قەسری تاران
داوای کرد بینێرنەوە بۆ زیندانی شاری سنە. کاربەدەستانی حکوومەت قبوڵیان کرد و هێنایانە زیندانی سنە. ڕێگاکە زۆر نزیکتر بووەوە و هاتوچۆکردنی بۆ ئێمە ئاسان کردەوە. کاتێک کاک فواد هاتەوە زیندانی سنە و ئاگاداری وەزعی نالەباری زیندانیەکان و نەبوونی ئیمکانات بوو، هەوڵ دەدا لەگەڵ زیندانیەکان پەیوەندی پێک بێنێت. ماوەیەک لە کارگای دارتاشی و قاڵیبافی زیندان کاری کرد تا لەو کاناڵەوە نەک هەر لەگەڵ زیندانیانی سیاسی بەڵکو و لەگەڵ زیندانیە عادیەکانیش پەیوەندی هەبێت. دوای ماوەیەک زیندانیە سیاسیەکانی سنە بۆ دەربڕینی ناڕەزایەتی لە وەزعی نالەباری زیندان مانیان لە خواردن گرت. ئەو مانگرتنە 24 ڕۆژی خایاند. زیندانیەکانی تریش پشتیوانیان لەو مانگرتنە کرد و بەشداریان تێدا کرد. دوای 11 ڕۆژ بە لێکدانەوەی کاک فواد و لە ئەنجامی قسەوباسی ئەو لەگەڵ زیندانیانی عادی ئەوان مانگرتنەکەیان تەواو کرد، بەڵام زیندانیە سیاسیەکان تا گەیشتن بە ئامانجەکەیان درێژەیان بە مانگرتنەکەدا. ئەوە دەورەیەکی تری پەژارە و ترس و دڵنیگەرانی بۆ هەموو کەسوکاری زیندانیەکان بوو. ڕۆژی 16 پوشپەڕی ساڵی 1357 هەتاوی واتە حوتی 1970 زاینی لە دەرمانگای زیندانی سنەوە تەلێفۆن کرابوو بۆ ماڵی عوسمان و هوشمەندی ڕەوشنتوودە لە مەریوان. ئەو دووبرایە کە لە زیندانی سنە بەشداری ئەو مانگرتنە بوون لە دەرمانگای زیندانەوە بە خانەوادەکانیان کوتبوو کە زیندانیەکان حاڵیان زۆر خراپە و لە مەترسیدان، تەنانەت دەنگۆی مەرگی کاک فواد بڵاو بووەوە. لە مەریوان بووم کە ئەو خەبەرەمان بیست. بە پەلا وێڕای کەسوکارم و زۆرێک لە هاوڕێیان و دۆست و ئاشنا بەرەو سنە ڕێکەوتین و چوینە بەر دەرگای زیندان و لە سنەیش کۆمەڵێک لە هاوڕێکانمان هاتن و داوای چاوپێکەوتن و دیداری زیندانیەکانمان کرد. ئەفسەری پاسەوانی زیندان دەیکوت ئەوانە کاری دژ بە قانونیان کردووە و بۆیان نییە چاویان بە ئێوە بکەوێ. دایکم هاواری کرد چۆن دەکرێت لە کاتی وادا کە نازانین کوڕەکانمان لە چه حاڵێکدان نەهێڵن ئێمەی دایکان منداڵی خۆمان ببینین. لەبێ بەدەم هاوار و گریانەوە ئەم دوو شێعرەی خوێندەوە. هەر کەس زاڵم بێت ئەوە کاریەتی، دایک بۆ ڕۆڵەی چی قەراریەتی، قرچەی دەروونم بگاتە فەلەک، شیوەن بخاتە دایرەی مەلەک. ڕاوەستانی دایکم و هاوار و ناڵەی سەرنجام کاری کرد و ڕێگەی چاوپێکەوتنیاندا. کوتیان دوو کەستان بچن و یارمەتی فواد بدەن تا بێت و بیبینن. کاک فواد لەبەر ئەوەی کە ماوەیەکی زۆر بوومانی لە خواردن گرتبوو، هێزی نەمابوو نەیدەتوانی لە ناو زیندانەوە تا لای ئێمە بە تەنیا بەڕێگادا بێت. براکانم حوسەین و حەمەچوون و هێنایەنە بەر دەرگای زیندان. لە دەربی جاچکۆلەکەوە دیتمان کە چەندە لاواز بووە، نەیدەتوانی خۆی ڕابگرێ و پاڵی بە دەرگاکەوە دابوو. هیچ کەس خۆی پێڕان نەگیرا و هەمومان کەوتینە گریان. کاک فواد بەو حاڵەوە کە زۆر بێهێز بوو دوو کەس ژێرباڵیان گرتبوو قسەی لەگەڵ هەمومان کرد. کاتێک منی بە دڵپڕیدی ڕووی تێکردم و بە دەنگی بەرزکوتی تۆ بۆ وا دەکەیت. تێگەیشتم کە حەزی نەدەکرد ئێمە وا ببینێ، توانیم خۆم کۆکەمەوە و بێدەنگ بم. چاوی لە ئەمجەد و ڕەزا کرد و کوتی چەندە گەورە بوون، خەریک بوو نەتان ناسمەوە. دایکم دەنگێک هەڵوژەی پێبوو لە کاک فواد پاڕاوە و کوتی ئەو هەڵوژەیەم لێوەرگرە و بیخۆ. ئەویش زۆر بە ئارامی کوتی ناکرێت دایەگیان، دەبێت داخوازیەکانمان بەدی بێن ئەوسا پێکەوە لەگەڵ هاوڕێکانم شت دەخۆین. ڕەزا لەسەر نەردەی پێش دەرگای زیندان دانیشت بوو لە دەربیجەکەوە دەموچاوی کاک فوادی دەبینی. کاتێک دایکم داوای لە کاک فواد کرد کە بە خواردنی هەڵوژەکە مانگرتنەکە بشکێنێت، کادرێکی کۆمەڵە بە ڕەزای گوت بە کاک فواد بڵێ ئەو کارە نەکات. بەڵام ڕەزا پێخۆش بوو کاک فواد بە قسەی دایکم بکات. هەرچەندە ئەو کەسە چەند جارێک ئەو قسەیەی دووپات کردەوە، ڕەزا پەیامەکەی ئەوی بە کاک فواد نەگەیاند. مەبەستم ئەوەیە کاتەکە بەڕادەیەک هەستیار بوو کە خواردن یا نەخواردنی ئەو دەنکە هەڵوژەیە لەو کاتەدا ململانەی نێوان سیاسەت و هەستی پێکێنا بوو. ڕەزا نیگەرانی ئەوە بوو مەبادا گیر و گرفتێک بۆ کاک فواد پێش بێت. کاک فواد نەیدەتوانی لەسەر پێی خۆی ڕاوەستێ و دەستی بە میلەکانەوە گرتبوو. دایکم زوو هەوڵی دەدا دەستی ماچ بکە.
ئەوەتی ئەوە بوو کە دەستی لە دەستی کاک فواد بکەوێ. 4 ساڵ بوو هەر لە دوورەوە و لەمبەر و ئەوبەری میلەی زیندانەوە یەکتریان دیتبوو. زیندانی سیاسی بۆی نەبوو لە کەسوکاری نزیک بێتەوە، دەست لە ملکردن و ماچکردنی یەکتری قەدەغە بوو. کاک فواد بە لە سەرخۆیی دەیکوت نادایەکیان نابێ کاری وا بکەیت. هەر لەوێ ڕێنوێنی کردین کە ئێمە کارێکی هاوبەش بکەین بۆ پشتیوانی ئەوان. ڕۆژی دوایی واتە هەفتەی پوشپەڕ هەمومان تێکڕاچوینە دادگای سنە کە گۆیا جێگای عەدڵ بوو، داد و هاواری خۆمان ڕابگەیەنین و داوا بکەین داخوازی زیندانیەکان جێبەجێ بکەن تا ئەوان دەست لە مانگرتن هەڵگرن. هەرکە چوینە ناو ساڵۆنەکەوە یەکێک لە کارمەندانی دادگا ڕەفتارێکی سووکی بەرامبەر بە هاوڕێیەکی ژن کرد کە خێرا ڕەئوف کۆنەپۆشی وەڵامی دایەوە. ئێمە ژنەکان تا ژووری داواکاری گشتی چوین و کوتمان زۆر نیگەرانین و کەسەکانمان لە مەترسیدان. کوتمان لێرە ناڕۆین تا ئەوان کارێک بۆ وەڵامدانەوەی داوای زیندانیەکان نەکەن. دوای قسە و باسێکی زۆر کوتیان نوێنەری بنەماڵەی زیندانیەکان هەڵبژێرن و بڕۆن و لەگەڵ بەڕێوەبەری زیندان وتوێش بکەن. تا ئەو جێیەی لە بیرم مابێت دایک و باوکم ئەمین و حوسێنی برام، موحسن برای برایم شەهسەواری، ئەیوب برای تەیب عەباسی ڕوحوڵڵاهی، عەتیە خانم و میرزا کەریم دایک و باوکی عوسمان و هوشمەند ڕەوشەن تودە وەک نوێنەر هەڵبژێردرا. کاتێک ئەوانمان وەک نوێنەری خۆمان ناساند، ئەمینی برام جلی کوردی لەبەردا بوو. سەرۆکی دادگا کوتی کەسێک بنێرن بتوانێت بە فارسی قسە بکات. بە چاوی ئەو هەر کەسێک جلوبەرگی کوردی لەبەردا بوایە نەخوێندەوار بوو. نوێنەرەکان بەرەو زیندان وەڕێکەوتن، بەڵام دەرکەوت کە ئەوە پیلانێک بوو دایان ڕشت بوو. لە زیندان هەموو نوێنەرەکان گیران و ئێمەش ئەوانەی وا لە دادگا بووین گەمارۆ دراین و ژمارەیەکی زۆری پۆلیس بە باتۆم هێرشیان بۆ هێناین. لەو پەلامارەدا زۆر کەس وەبەر تونند و تیژی پۆلیس کەوتن و لێیان درا. ئەو کاتە زۆر نەخۆش و لاواز بووم. ئەبەی دارابی زۆری یارمەتیدام کە لە من نەدرێت. جەماعەتەکە ڕژانە سەرخیابان و خۆپیشاندان دەستی پێکرد. ئەوە یەکەمین ناڕەزایەتی ئاشکرا و جەماوەری لە شاری سنە دژی حکوومەت بوو. لەو خۆپێشاندانەدا پۆلیس تەقەی لە خەڵک کرد و ماجید برام پاتۆڵەکەی بە گولە کون بوو. ڕەشبگیری دەستی پێکرد و هەرکەس جلی کوردی لەبەردا بوایە دەگیرا. خەڵک زۆر بە دەربەست بوون. ماڵانی گەڕەکی قەتارچیان و هەموو گەڕەکەکانی نزیک بە دادگا و مەیدانی ئیقبال دەرگای حەوشەکانیان کردبووەوە. تاکسیەکانی شار وەک یارمەتی خەڵکیان سوار دەکرد و لەو شوێنە دووریان دەخستنەوە. چوینەوە ماڵەکەی کاگڕەشاد لە گەڕەکی چوارباخ. 40 کەس لە خزم و دۆست و ئاشنای ئێمە دەست بەسەر کرابوون. دوای ماوەیەک دایک و باوکەکان بە زەمانەت ئازاد کران. ڕۆژی دوایی لە شارەبانیەوە ئیدارەی پۆلیس هاتن من ببەن. دایکم لەبەر نەخۆشیەکەم زۆر نیگەران بوو. بە پۆلیسەکانی کوت بەجێی مەلەکە خۆم یا فایزە ببەن. پۆلیسەکان منیان برد. ڕۆژی دواتر منیش بە زەمانەت ئازاد کرام. مانگرتنی زیندانیانی سیاسی درێژەی هەبوو. لە هەموو لایەکەوە فعالیەت دەکرا بۆ پشتگیری ئەوان. سدیقی کەمانگەر وەک پارێزەری دادگا و ئەحمەدی موفتیزادە هەر کامەیان بەجیا بەیاننامەیان دەرکردبوو، پشتیوانیان لە داخوازی زیندانیەکان کردبوو. عەبەی برام و عەبدوڵڵا بابان و سدیقی کەمانگەر چوونە تاران و لەوێ لە ڕێگای سارمخانی سادق وەزیری و ناوەندی پارێزەران و نووسەرانەوە زۆر کەسایەتی و چالاکی سیاسیان دیت و هەوڵێکی زۆریاندا. خەبەری مانگرتنەکە لە ئێران و دەرەوەی ئێران دەنگی دایەوە. لەگەڵ نوێنەری خاچی سوور کە ناوی کریستیان میشێل بوو پەیوەندیان گرت. نوێنەری خاچی سوور کاک فوادی دەناسی، پێشتر ئەوی لە زیندانی قەسری تاران دیبوو. خۆی بە هێلیکۆپتەر هاتە زیندانی سنە و زیندانیەکانی بینی. داخوازیەکانیان جێبەجێ کران و ئەوانیش دوای 24 ڕۆژ مانگرتنیان تەواو کرد. ڕۆژێک دوای نیوەڕۆ نەسرین زەکەریایی بە گریانەوە هات بۆ لامان. هەموو زۆر ترساین دەبێت چ قەوما بێت. ئەو سەردەمە لە هەموو دەنگ و چرپەیەک و لە هەموو سرت و خورتێک دەترساین و دڵە خورپەمان تێدەکەوت کە مەبادا زیندانیەکان شتێکیان بەسەر هات بێت.
بە گریانەوە کوتی مژدەم بدەنێ کە کاک فواد تەلەفۆنی بۆ ماڵی ئێمە کردووە و کتوویەتی کە مانگرتنەکەیان تەواو بووە و داوای شیری کردووە بیبەین بۆ زیندانیەکان. ئەم جارە گریانی خۆشی دەستی پێکرد، خێرا شیرمان کوڵاند و بەرەو زیندان وەڕێکەوتین. ئەو کەسانەی وە ماوەیەکی زۆر هیچ ناخۆن دەبێ بەشتی زۆر سووک خواردن دەست پێ بکەنەوە، لەبەر ئەوە چەند ژەم شیر و چەند ژەم فڕنیمان بۆ برنە زیندان. دوای ئەوە کە بابچیەکەمان هێنایە بەردەرگای زیندان بۆ جەرگ برژاندن و بۆمان دەناردنە ژوورێ. ئەو کەسانەی وا لە کاتی ڕەشبگیریەکەدا گیرابوون وردە وردە ئازاد کران. کاک فواد بە بۆنەی ئەو 24 ڕۆژ مانگرتنە تووشی برینی مەعدە ببوو. لە زۆر شوێنی تری ئێران خەبات و تێکۆشانی خەڵک دەستی پێکرد بوو. ڕۆژی هەفتەی خەرمانان لە مەیدانی ژاڵەی تاران پۆلیس تەقەیان لە خۆپیشاندەران کرد و ئەو دەم بڵاو بووەوە کە هەزاران کەس کوژرا و بریندار بوون. دواتر دەرکەوت کەوان نەبووە. ئێمادەدین باقی ڕۆژنامەنووسی ئێرانی دوای دیتنی ئامارێ بۆنیادێ شەهیدی ئینقلابی ئیسلامی ڕایگەیاند کە کەسانی کوژراو لە ڕۆژی هەفتەی خەرمانانی ساڵی 1950 هەتاوی واتە 1970 زاینی لە مەیدانی ژاڵی تاران سەرجەم 64 کەس بوون. کاک فواد بە دوای دەنگ و باسی ڕووداوەکانەوە بوو. تێدەکۆشا هەر جوڵانەوەیەکی چکولە بکرێت بە بزوتنەوەیەکی جەماوەری و خەڵک بەشداری تێدا بکەن. پێیوا بوو کاتی ئازادبوونی زیندانیەکی سیاسی دەبێ ژمارەیەکی زۆری خەڵک بچن بۆ پێشوازی. دوای تەواوبوونی مانگرتنی زیندانیە سیاسیەکان زۆری نەخایاند کە تەیب عەباسی ڕوحوڵڵاهی لە زیندانی سنە ئازاد کرا. ئێمە هەمومان وەک بنەماڵە و زۆرێک لە هاوڕایانی سنە و مەریوان چووینە ماڵی تەیب و زۆر خۆماڵیانە پێشوازیمان لێکرد. چەند شەو و ڕۆژ شایانە بوو. ئەمە دەرفەتێک بوو بۆ قوڵکردنەوەی پەیوەندیەکانی نێوانمان. کاتی ئازادبوونی تاهیری خالیدی عوسمان و هوشمەندی ڕۆشن تودەش هەروامان کرد. ئیتر ئەوە بوو بە نەریت و لە هەموو کوردستان هەر کەس کە لە زیندان ئازاد دەکرا بەم جۆرە پێشوازی لێ دەکرا. ئازادبوونی کاک فواد لە زیندان. ڕۆژی 6 ڕەزبەری ساڵی 1350 هەتاوی واتە 27 سپتامبری 1970 زاینی حکمی 4 ساڵ زیندانەکەی کاک فواد تەواو بوو لە زیندان ئازاد کرا. لە پێشدا باسیەوە کرا لەبەر ئەوەی کە لە هەموو ئێران زۆر کەس لە خۆپیشاندانەکاندا کوژراون و زۆر کەسیش گیراون بۆ ڕێزگرتن لەوانە و بۆ هاودەردی لەگەڵ بنەماڵەکانیان شایی و جێژن نەگرین. بەڵام بڕیاری ئەو کارە لەدەست ئێمە دەرچوو. ماوەیەک پێش ئازادبوونی کاک فواد خەڵک بۆ خۆیان دەهاتن و جێی هەڵپەڕکەیان لە حەوشەکەماندا خۆش دەکرد و هەموو ئێواران تا شەو درەنگانێک هەڵدەپەڕین. ئێمەش خەریکی خۆسازکردن بووین بۆ پێشوازی. ترس و خۆف نەما بوو خەڵکێکی زۆر هاتن و بەشداری ئەو شایەیان کرد. چەند کەس لە هاوڕێیان و لە خزمان پێشتر هاتنە ئەڵمانە بۆ ئامادەکاری و خۆسازکردن بۆ مەراسمێکی گەورە و قەرەباڵغ. بڕیارماندا کەلوپەلی ئیدارەی شیر و خورشیدی مەریوان بەکرێ بگرین، هەرواشمان کرد. 2 یان 3 ڕۆژ پێش ئازادبوونی کاک فواد لە ناکاو حاڵم تێک چوو. چوومە مەریوان بۆ لای دوکتور. دوکتور کوتی تووشی نەخۆشی کەوتویی بووم و دەبێت لە نەخۆشخانە بمێنمەوە و لەژێر چاوەدێریدا بم. هەمومان دەقیقە و سەعاتمان دەژمارد بۆ ڕۆژی ئازادبوونی کاک فواد. براکانم حوسێن و ئەمین لەلام بوون. چەند کەس لە هاوڕێیانیان هێنا بوو کە من ڕازی بکەن لە مەریوان بمێنمەوە بۆ چارەسەری نەخۆشیەکەم. قسە و باسی زۆر کرا و حوسێنی برام کوتی بە تەنیا نابی و هەمیشە یەکێکمان لێرە لە لای تۆ دەبین و بەڵێنیت پێدەدەم لە زووترین کاتدا کاک فواد بێت بۆ دیدارت. ئێجگار ناڕەحەت بووم. 4 ساڵ بوو چاوەڕوانی ئەو ساتەم دەکرد کە کاک فواد لە زیندان ئازاد بکرێ. ئێستا کە ئەو دێتەوە و من ناتوانم لەوێ بم و لەو خۆشیێدا بەشدار بم، تەواو داگیرا بووم و کوڵی گریان گرتبوومی، بەڵام نەمدەتوانی هیچ بڵێم.
دوای قسەکانی حسێنی برام حسێن پیرخزرانیان کوتی کاکە ئاوا نابێت، ئێوە خۆتان بنێنە جێگای مەلەکە بزانن تەحملی دەکەن، با بیبەینەوە ئەڵمانە و لەوێ دوکتور و دەرمانی بۆ دابین دەکەین. ڕۆی لە تاهیری خالیدی کرد و کوتی ماشینەکەت حازر بکە، هەر ئێستا بەرەو ئەڵمانە ڕێدەکەوین. ئەو شەوە حاڵم زۆر خراپ بوو. یەکێک لە دۆستان کە کاری پزیشکی دەزانی هەوڵێکی زۆریدا بەڵام نەیتوانی سەرۆمەکە لە دەستم بدا. ماجدی برام هاتە یارمەتی و خۆی توانی سەرۆمەکە وەسڵ بکات. هێندێک تین و هێزم بۆ هاتەوە و چاوم هەڵبڕی. دایکم دەگریا و دەپاڕاوە تا کاکفوات دەگاتەوە ماڵێ مەودامان بێت. پێش گەیشتنەوەی ئەو خەڵکێکی زۆر هاتن. هێشتا سرۆمێک بەدەستمەوە بوو کە دەنگی فەریدەی زەکەریایم بیست کە دەیکوت ئەمڕۆ ڕۆژی ئازادی کاکفوادە کەچی تۆ نەخۆشی و لە جێگادا کەوتووی؟ هەستامەوە بەڵام نەمدەتوانی بڕۆم. دوو کەس یارمەتیاندام بۆ ئەوەی وردە وردە بە پیری کاکفوادەوە بچم. منسوور قەشقایی کوتی وەرە سەیری ئەو دیمەنە بکە و بزانە خۆشەویستی کاکفوات چۆنە. کاتێک ڕوانیم دیتم زبێ کە کچێکی بێکەس بوو چەند ساڵێک بوو لە ماڵی ئێمە دەژیا، جلێکی زۆر جوانی لەبەر کردبوو بە تەنیا لەسەر جادەی بەرماڵێ هەڵدەپەڕی. هەتا بەردەرکە بۆ پێشوازی کاکفوات چووم. لەوێ لەناو قەرەباڵغی خەڵکدا لەگەڵ کاکفوات یەکمان لە باوەش کرد. دایکم ویستی بەدابوون نەریتی کوردەواری قوربانی بۆ بکات و مەڕێک لەبەر پێی سەر ببڕێت. کاکفوات منی بەرز کردەوە بەسەر مەڕەکەدا و پەڕاندمیەوە ئەو بەر و بە دایکمی کوت قوربانی بۆ مەلەکە بکە نەک بۆ من.